بەشێک لە وتاری فیلمی دیکتاتۆری گەورە کە چارلی چاپلین تێدا ڕۆڵی ئەدۆلف هیتلەر سەرکردەی نازیەکانی ئەڵمانیا دەبینێت. وەرگێڕانی ڕەبین مستەفا شێخ. بەداخەوە من نامەوێت ئیمپڕاتۆر بم، ئەوە کاری من نییە. من نامەوێت ڕێسا و یاسا بۆ کەس دابنێم یان شوێنێک داگیر بکەم. لە ڕاستیدا ئەگەر ڕێی تێچێت ئارەزوو دەکەم هاوکاری هەمووان بم. بەجوولەکە، بێدین، ڕەش، سپی و تا دوایی ئێمە هەمومان ئارەزوو دەکەین کۆمەک و هاوکاری یەکتر بکەین. مرۆڤایەتیش هەر ئەوەیە، ئێمە هەمومان ئارەزوو دەکەین لە ناوخۆشی و شادی یەکتریا بژین، نەک لە ئێش و ئازار و بەدبەختی یەکتری. ئێمە نامانەوێت ڕقمان لە یەکتر بێت یان یەکتری ناشرین و ڕیسوا بکەین. لەم جیهانە فراوانەدا ئەگەری دابینکردنی ژوورێک بۆ هەر کەسێک هەیە. هاوشان زەوی هێندە دەوڵەمەندە کە بتوانێت خواردن بۆ هەموو کەسێک دابین بکات. ستایل و شێوەی ژیانمان دەکرێت ئازاد و جوان بێت، وەلێ ئێمە ڕێگاکەمان ون کردووە. چاوچنۆکی ڕۆحی مرۆڤایەتی ژەهراوی کردووە. چاوچنۆکی دنیای سەرشار کردووە لە ڕق و کینە. چاوچنۆکی ئێمەی مرۆڤیشی لەناو بەدبەختی و خوێنی خۆماندا نوقم کردووە. ئێمە ژیانمان زۆر خێرا کرد، وەلێ لەگەڵیشیدا خۆمان زیندانی کرد. سیستەم و ئامێرە میکانیکیەکانمان بەو شێوەیەی دەمانەوێت بەرهەم هێنا و پێشخست. زانین ئێمەی بەدگومان کردووە، هەزر و هۆشمان نامیهرەبان بووە، زۆر بیر دەکەینەوە و زۆر بێهەستین. ئێمە پێش ئالەت و ئامێرە میکانیکیەکان پێویستێکی زۆرمان بە میهرەبانی و نەرمونیانی هەیە، بەبێ ئەوان ژیانمان ڕق و زبر دەبێت و هەموو شتێکمان لەدەست دەچێت. فڕۆکە و ڕادیۆ ئێمەی لە یەکتری نزیک کردوتەوە. ئەو داهێنانانە بۆ خێر و چاکەی مرۆڤایەتی هاوار و ناڵین دەکەن. جیهان بۆ یەکبوونی ئێمەی مرۆڤایەتی هاوار و ناڵین دەکات، هەروەک چۆن دەنگی من ئێستا بەگوێی ملیۆنان کەس دەگات لە جیهاندا. ملیۆنان پیاو، ژن و زارۆکی بێئومێد و قوربانی دەستی سیستەمێکین کەوا دەکات و هۆکار بۆ ئەوەی مرۆڤ ببێتە جەلادێک ئەشکەنجەی خەڵکی بێتاوان بدات و ڕاپێکی زیندانی کات. بەوانەی دەنگی من دەبیستن دەڵێم بێئومێد مەبن. ئەو دۆخە پڕ ئێش و ئازاری ئێستا هەمانە بەهۆی گوزەرکردن و تێپەڕینی چاوچنۆکیە، لێڵی و تەڵخیە لە ڕێگای پێشکەوتنی مرۆڤایەتی، ڕق و نەفرەت تێدەپەڕێت و دیکتاتۆرەکان دەمرن. ئەو دەسەڵات و ئازادیەی لە خەڵکی زەوت کرابوو بۆ خاوەنەکانیان دەگەڕێنرێتەوە. هەتا ئەو کاتەی مرۆڤەکان دەبرن، ئازادی هەرگیز بەهای خۆی لەدەست نادات. سەربازان، خۆتان بە دوژمنانێک مەسپێرن کە هەرزان فرۆشتان دەکەن، کەسانێک کە ژیانی ئێوە کۆنتڕۆڵ دەکەن، پێتان دەڵێن چی بکەن و چی نەکەن، چی بخۆن و چی نەخۆن، چۆن بیر بکەنەوە و چۆن هەست بە شتەکان بکەن. سەربازان، خۆتان بە کەسانێک مەسپێرن کە قەید و مەرج بۆ ژیانتان چێ دەکەن، سیستەمی خۆراکتان بۆ دادەنێن. خۆتان بە کەسانێک مەسپێرن کە وەک ئاژەڵ سیرتان دەکەن و ڕەفتارتان لەگەڵ دەکەن و وەک گول لە تۆپێک سوودتان لێ دەبینن. هەرگیز خۆتان مەدەنە دەست مرۆڤێکی ناسروشتی و میکانیکی، بیرت بێت تۆ ئامێر نیت، ئاژەڵ نیت و بەر لە هەموو شت مرۆڤیت. دەزانین خۆشەویستی لە دڵتاندایە، ڕقوکینە لە دڵتاندا بوونی نییە، تەنها چاوچنۆک و چڵێسەکان ڕقەڵگرن، ئەوان بێهەست و بێئەڤینن. سەربازان، بۆ کۆیلایەتی خەبات و شۆڕش مەکەن، بۆ ئازادی شۆڕش بکەن و بجەنگن. لە فەسڵی حەڤدەیەمی ئەنجیلی لۆقادا هاتووە، قەڵەم ڕەوی خوددا لای مرۆڤەکانە، نەک بە تەنها لای یەک مرۆڤ، نەک بە تەنها لای یەک گروپ، بەڵکو لای هەموویانە بەبێ جیاوازی. لە لای ئێوەیە، ئێوەن کە هێزتان هەیە، هێزێک کە دەتوانێت ئامێر دروست بکات، هێزێک کە دەتوانێت شادی بخڵقێنێت. ئێوە هێزێکتان هەیە کە دەتوانن ژیان ئازاد و جوان بکەن و پڕی بکەن لە سەرسامی. سەربازان، یەک بگرن بۆ جیهانێکی تازە خەبات بکەن، جیهانێک کە بوار بە هەموو مرۆڤێک دەدات کار بکات و بۆ ئێوەش ئایندە و ئاسایشی تێدایە. دیکتاتۆرەکان بە پەیمان و بەڵێن دەسەڵات دەگرنە دەست، بەڵام درۆ دەکەن. ئەوان بە پەیمانەکانیان کار ناکەن و ناشیانەوێ کاری پێ بکەن. دیکتاتۆرەکان خۆیان ئازاد و سەربەست دەکەن و خەڵکیش کۆیلە و ژێردەست دەکەن. سەربازان، ئێستا کاتێتی خەبات بکەین بۆ گەیشتن بۆ پەیمانانە، کاتێتی خەبات بکەین بۆ ئازادکردنی جیهان، بۆ لابردنی ئاستەنگەکان، بۆ لابردنی ڕق و کینە و نەفرەت و چەوساندنەوە. خەبات بکەین بۆ بنیاننانی جیهانێکی عەقلانی، جیهانێک کە زانست و پێشکەوتن بۆ شادی و خۆشنودی مرۆڤ کار بکات. سەربازان، بە ناوی دیموکراسیەوە با یەک بگرین. هانا دەنگی منت گوێلەیە؟ لە هەر کوێ هەیت سەیرم بکە. هەورەکان دەستیان کردووە بە جوڵە، خۆر دەدرەوشێتەوە. ئێمەمانان لە تاریکیەوە بەرەو ڕووناکی هەنگاو دەنین، بەرەو جیهانێکی نوێ دەچین، جیهانێکی میهرەبانتر، جیهانێک مرۆڤەکان لە نەفرەت و دوژمنایەتی و ڕقی خۆیان بە ئاگادێن.
سیرکە هانا ڕۆحی مرۆڤ باڵی هەیە لە کۆتاییدا بە ئاراستی ڕووناکی ئومێد و هیوا دەفرێت بە ئاراستەی ئایندە دەفرێت ئایندەیەک کە بە تۆوە پەیوەستە بە من و بە هەمومانەوە پەیوەستە سیرکە هانا سیرکە